شەڕی حەویجەی ڕۆژاوای کەرکووک نزیک دەبێتەوە و هێزەکانی حەشدی شعبی دەیانەوێت بە پاساوی هێرشکردنە سەر ئەو قەزایە بچنە ناوچەکانی ڕۆژاوا و باکووری کەرکووک و فەرماندەکانی پێشمەرگەش دەڵێن بڕیاری سەرکردایەتی سیاسی کورد ئەوەیە ڕێگەیان پێ نەدرێت بچنە ئەو ناوچانە. ئێمە عسکەرین ئەمری عسکەری جێبەجێکەین و فەرمانەکەی سەروی ئێمە وایە کە لەبەرەوەی ئێمە لێرە هێزێکی باشین و هێزێکی تۆکمێن و هیچ پێویستیەکان بە حەشدی شعبی نییە لای ئێمە نەوجودیان هەیە و نەبێ بژن. پێشتر حەشدی شعبی بە پاساوی هێرشکردنە سەر گوندی بەشیر هێزێکی زۆری لە باشووری کەرکووک جێگیر کرد و تا ئێستاش ئەو هێزە ماونەتەوە بۆیە سەرکردایەتی کورد نایەوێت ئەزمموی باشووری کەرکووک لە ڕۆژاوا و باکوور دووبارە ببێتەوە. ئاگادارن ئەوان چونتە هەر منتیقێک هەرچون مەشاکیلیان دروست کردووە جیا لەوێ ئەو شوێنیان تەدمیر کردووە جاچی لەبواری اقتصادی و ئابوووریەکە بێ یان لەبواری ئیجتیماعیەکە بێت کە مەشاکلێکی زۆری دروست کردووە. ئێمەش لێرە بەڕاستی لەگەڵ هەموو نەتەوەکان بە کورد و عەرەب و تورکمان و بە مەسەبەکانیش و هیچ جیاوازێک ناکەین و ئیش و کارەکان ئێمە زۆر باش ئەڕوا و پێویستمان بەوانیش نیە لەبەرەوە نامانەوێت کێشە بە خۆمان زیاد بکەین. لە ڕۆژاوای کەرکووک هێزەکانی پارتی ئازادی کە هێزێکی نەیاری کۆماری ئیسلامی ئێرانن جێگیر کراون و لە حاڵەتی ڕۆیشتنی حەشددا بۆ ئەو ناوچانە بەو پێی لە ئێرانەوە نزیکن دوور نییە گرژی ڕوو بدات. ئەوانە هێزشی پڕمەترسین لەبەرەوە کە ئەوانە بەشێکن لە سوپای پاسدارانی ئێران کە هێزێکی ئەسکەری تێرۆریستیە و لقێک لەو سوپایە بۆ دەرەوەی وڵاتانە حەشتی شعبیش سەر بەو لقەیە کە سوپای قودسی پێ دەڵێن لەژێر فەرماندەی قاسمی سولەیمانیدا ئەمریکا بە هێزێکی تێرۆریستی ناسیوە و بالفعل هێزێکی تێرۆریستین بۆیە ئێمە بەرەنگاری هەر هێزێکی تێرۆریستی دەبینەوە. شەڕی حەویجە بەهۆی ڕێکنەکەوتنی پێشمەرگە و حەشدی شعبی ماوەی چەند مانگێکە دوا دەخرێت و عەلی حسێنی وتەبێژی حەشدی شعبیش لە پەیوەندێکی تەلەفۆنیدا لەگەڵ دەنگی ئەمریکا ڕەتی کردەوە بیانەوێت بە بیانووی هێرشی حەویجە هێز لە دەوروبەری کەرکووک جێگیر بکەن و وتی هەر کارێک بکەن هەماهەنگیان لەگەڵ پێشمەرگەدا دەبێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.